پێت سەیرە خۆشبەختیت ناوێت ئاسوودەیت ناوێت وەرە مەڕۆ ئەو جارەیان بە ئیزنی خوای پەروەردگار دوو کلیلی چارەسەری زۆر گرنگم بۆ ئامادەکردووی کلیلی چارەسەری لابەری خەم و خەفەت و ئاسوودەیی و کار ئاسانی بە ناوی خوای بەخشەندە و میهرەبان ئەو دوو کلیلە کە کلیلی چارەسەری دڵتەنگی و خەم و خەفەتە و خوای گەورەش کارەکانت بۆ ئاسان دەکات یەکەمیان بریتیە لە ئەستەغفر الله هەر کەسێک زۆر ئەستەغفر الله بکات پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم لە شوێنی خەم و خەفەت دەرگای ئاسوودەیی بۆ دەبێتەوە خوای پەروەردگار کارەکانی بۆ ئاسان دەکات خوای گەورە دەروی خێریشی لێ دەکاتەوە لە فەرمایشتێکی دیکەدا دەفەرمێ طوبى لمن وجد في صحيفته استغفارا كثيرا خۆشبەختی بۆ ئەو کەسە خۆشبەختیت ناوێت ئاسوودەیت ناوێت دەی رسول الله دەفەرمێ صلی الله عليه وسلم خۆشبەختی بۆ ئەو کەسەی کە زۆر ئەستەغفر الله دەدەتەری ئەعمالیدا هەیە کلیلی دووهەمیان سەڵەواتدانە لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەر بە ئوبەی کوڕی کەعبی فەرموو کە زۆر سەڵەواتی لەسەر پێغەمبەر دەدا فەرمووی ئەو سەڵەواتانە خوای پەروەردگار بەهۆی سەڵەواتەکان خەم و خەفەتت لا دەبات کارەکانیشت بۆ جێبەجێ دەکات ئەو دوو کلیلە کە چارەسەرە تاقی کراوەتەوە دەی ئەگەر هەر ئەتۆش گومانت هەیە دەفەرموو کاکە تاقی بکەرەوە ئەی نەیان گوتووە تاقیکردنەوە باشترین بەڵگەیە